ئێوارەی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بێسەرەتا لە شاخی گۆیژە هەڵدێرا و کەوتە خوارەوە لە ئەنجامدا 6 هاوڵاتی بریندار بوون. لە کاتی کەوتە خواری ئۆتۆمبیلەکەدا هێزێکی ئەمنی لەوێ بوون، بریندارەکانیان گواستۆتەوە بە نەخۆشخانەی شار تاوەکو چارەسەری پێویست وەربگرن، بەڵام ئەوەی کە هەبووە جێگەی ئۆتۆمبیلەکە دیاری نەکراوە و چەند کاتژمێرێکە ئەو لایەنە پەیوەنددارانەی کە تایبەتن بە دۆزینەوەی ئەو ئۆتۆمبیلە دەگەڕێن بە دوای ئۆتۆمبیلەکەدا کەمێک لەمەوەەر ئۆتۆمبیلەکەیان دۆزیەوە. ئەوەی کە هەبووە ئۆتۆمبیلێکی جۆری کراون بووە کە بێسەرەتا بووە لە شاخی گۆیژە هەڵدێراوە کەوتۆتە خوارەوە، 8 کەسی تێدا بووە، 6یان بریندار بوون و ڕەوانی نەخۆشخانە کراون، بەڵام ئەوەی کە هەبووە شوێنی ئۆتۆمبیلەکەیان لێون بووە، نازانرا لەکوێ لەبەروی کە کەوتبووە خوارەوە کەوتبووە پاڵدارێکەوە، شوێنەکەی نەدەزانرا بدۆزێت لەبەی شوێنەکە تاریکە هاوکات شەویشە، بۆیە ئۆتۆمبیلەکە دۆزینەوەی ئەستان بوو کەمێک لەمەوبەر ئۆتۆمبیلەکە دۆزرایەوە و تیمەکانی تایبەتمەند بە هێنانە دەرەوەی ئۆتۆمبیلەکە لەوێن تاوەکو لێکۆڵینەوە لەسەر بابەتەکە بکەن. من قسەم لەگەڵ چەند لایەنێکن لەسەرم بابەتە بەسییان لەوە کە 6 کەس بەهۆی ئەم ڕووداوە بریندار بووە، خۆی هەشت سەرنشینی تێدا بووە، بەڵام 6یان بریندار بوون، چارەسەری پێویست وەردەگرن، دۆخی تەندروستیان جێگیرە. ئەوەی کە هەیە سەتیمەکان لەوێن بۆی کە ڕێکارێ بگرنە بەر تاوەکو ئۆتۆمبیلە بهێنە سەرەوە لەبەر ئۆتۆمبیلەکە کەوتەتە خوارەوە لە شاخی گۆیژە، بەڵام ئەوەی کە هەبوو ئۆتۆمبیلەکە بێسەرەتایە لە جۆری کراونە و داسا ئۆتۆمبیلەکە لە شوێنی خۆەتی و نهێنراوەتە سەرەوە.